بەڵێ بینەرانی ئازیز سڵاوتان لەبێت من یادگار فایقمم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لاگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ و ئەم شەو دوو میوانی ئەزیز و بەڕێزمە یەک لە سلێمانی ئەویدی لە هەولێر میوانەکەی سلێمانی بە سوپاسەوە کاک حەسەن بارام نووسەر و چاودێری سیاسی سوپاسیانەکەم و لە هەولێریش کاک کاوێسی مەلاپەروێز ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی سوپاسی ئەوانی شەکەم دیارە ئەم دوو میوانە ئەزیزم یعنی لەسەر ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم حسابن بە کەرکووک و بە خوورماتووەوە ئەم شەو مەبەستمە لەگەڵیان قسە لەسەر کۆمەڵێک پرسی تایبەت بەو ناوچانە بکەین بە تایبەت لە دوای خۆپیشاندان و ئاڵۆزیەکانی ناوچە جیاجیەکانی عێراق بە تایبەت ئەوانەی کە لە ناوەڕاست و باشوور یاخود خواروی عێراق بینیمان من مەبەستمە بزانم کە ئایا دۆخی و ناوچانە بەچی گەیشتووە ئێستا سەرکردایەتی سیاسی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ئەو ناوچانەی بیرماوە ئەگەر بیری ماوە کوا کۆبوونەوەکانیان سەبارەت بە کەرکووک کوا دانیشتەکانیان سەبارەت بە خوورمات و سەبارەت بە خانەقین هەنی لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئێمە نەمان بینیوە کە دانیشتێکی تایبەت بکرێت بۆ دۆخی و ناوچانە یعنی ئەو بەرپرسانە ئەو ڕۆژنامەنووسانە ئەو کەسایەتیانەی لە خوورماتون لە خانەقینن نازام لە دوو بزن لە کەرکووکن لە تەواوی ئەو ناوچانن کۆیان بکەنەوە بۆی بزانن لە داهاتووە کورچی بکات بە تایبەت کە لە ئێستادا ئەوترێت دۆخی عێراق ئاڵۆزە هەرچەندە ئەوترێمە قسەیەکی سیاسیش نییە بەڵام ئەڵەن کاتێک کە نەیارەکانت لە بەغدا سەرقاڵی ئەو کێشانن کە خۆیان هۆکاری بوون تۆ ئەتوانی خەمێکی خۆت بخۆی نەکردانیشیت و چاوەڕێبی دۆخی ئەوان ئارام بێتەوە یان هەوڵ بدەیت دۆخی ئەوان ئارام بکەیتەوە قسە زۆرە ینی باس لە واکری حەشدی شعبی تا ئێستا ئامادە نییە بارەگای پارتە سیاسەکان ڕادستی پارتەکان بکاتەوە باس لە واکرێک ئەم شەو قسەی لەسەرەکەین کە کۆمەڵێک زیاتر لە 2500 گرێبەست کراوە کە ئەو ئەرزوو ئاو خاکەی کە چەندین ساڵە مڵکی کوردە و کورد شەڕی لەسەر کردووە ئێستا بە گرێبەست دەکرێت بە ناوی عەرەبەوە عەرەبی ئاوردە ئەهێنرێت و تعریب زۆر بە شێوەیەکی لە جاران خێراتر بەردەوامە بێگومان زۆر پرسی دیکەش من زیاتر ناڵێم بە ڕوخسەتی کاک حەسەن من لە هەولێرەوە دەست پێەکەم لای کاک کاوێزەوە کاک کاوێز سڵاوتان لێبێت ئەم کاتەتان باش سوپاس بۆ ئەم دەرفەتە دیارە یعنی باسکردن لە دۆخی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم باسی هەموو ڕۆژێکە ئەکرێ ئێمە هەموو ڕۆژێک بیکەین بە باسی ڕۆژ چونکە خەم و کێشە و نەهامەتیەکانیان کۆتایی نایەت ئەوەی لە ئێستاە ئەگوزەریە لە عێراق ئایا بای ئەوەیە کە کورد سوودی لێ ببینێت و خەمێکی کەرکووک و کەرکووکیەکان و تەواوی ناوچەکانی دیکەش بخوات؟ بەڵێ سپاس ڕێز بۆ بینەرانی عزیز وەڵا ئەوەی کە هەیە بەداخەوە یعنی ئێمە لە 2023ەوە تا 16 ئۆکتۆبەر بە کۆمەڵی ئەزمموی هەڵەیە تێپەڕین ئەنی زۆر بەداخەوە ئەو واقعی کە لەو ناوچانە هەیە ئەو تێگەیشتنەی لێرە هەیە زۆر جیاوازی تیادا بەدی دەکەیت بۆیە ینی دەبێ قیادەی سیاسی کوردستان خەڵکی کوردستان و دامەزراوە فەرمیەکان مەسلەی کەرکووک و ئەو ناوچانە بە جۆرێکی تر لە چوارچێوەی ستراتیجێکی تر دابڕێژنەوە وزەی هەموو هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان و خەڵکی ئەو ناوچانەیش لە چوارچێوەی پرۆژەیە کۆکەنەوە کە ئێمە چۆن بتوانین لە دوای 16 ئۆکتۆبرەوە خاوەنددارەتی لەو ناوچانە بکەین یعنی ئەوەی کە من تێبینیم کردووە ئەوەی کە سرنجی منە بەداخەوە ئێمە زۆرتر ئەکروزینەوە بێەوەی کە هیچ عملێکمان هەبێ دەبوو ئێمە لە کەرکووک بین دەبوو ئێمە زانی لە نێو ئەو هاوکێشە سیاسیە ئەو هاوکێشە سەربازی و دۆخە خراپەی کە هەیە تەمان کە عێراقی گردووە عێراق هەر ئێستانیە دۆخی ئێزگار خراپە ئەم ڕەوشە خراپەی عێراق ینی فرسەتی ئێزگار گەورە بوو بەردەوام فرسەتی گەورەیش بۆ بۆی کە ئێمە لەوێ ئەسپی خۆمان تاو بدەین ئەجندەی خۆمان لە کەرکووک و ئەو ناوچانە بە شێوەیەک بەرەو پێش ببین کە بەڕاستی چی لە خەڵکی ئێوێ و خەڵکی کوردستانیش کە لێراوە چاودێری ڕووداوەکانەوەیەکە لە ڕاوکێدا نەبێ چونکە ئەوەی کە هەیە ینی هەلومەرج ئێزگار لەبارە ڕاستە ئێمە تووشیش کستێکی گەورە هاتوین بەڵام هەلومەرجی ئەو ناوچانە بەردەوام لەبارە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەو دۆخە ڕاست بکەینەوە بە ئاراستەیەکی ببین کە خەڵکی کوردستان تێدا قازانج بکە مادام هەلومەرجەکە لەبارە ڕێگری چییە کە پارتە سیاسیەکان سەرکردایەتی سیاسی کورد حکوومەتی هەرێمی کوردستان هێزی پێشمەرگەی کوردستان
هیچ هەنگاوێک لەو بارەیەوە نانێت. دەزانی کە من وتم لە 2023 هەڵی زۆرمان کردووە بەزانی ڕوانگەیەکی حزبی هەیە ئەم ڕوانگە حزبیە زۆر مەترسیدارە بۆ ئەو ناوچانە بەداخەوە هەر ئەو ڕوانگە حزبیانە ئەو ناکۆچیانە وایان کرد کە ئێمە تووشی ڕووداوێکی وەکو 16 ئۆکتۆبەر بێت بۆیە زانی ئەگەر ئێمە بە نەفەسی حزبیان لە ڕوانگەی تەسکی حزبیەوە تەماشای ئەو ناوچانە بکەین ئەوە ئاوەکەین بە ئاشی دوژمنە و هەمیشە نارەکانی ئێمە لەو ناوچانە سەرەکەون بەسەر ئەجندەی ئێمە کەواتە ڕووداوەکانی پاش ڕێفراندەم و 16 ئۆکتۆبەر و ئەو گەلە کۆمەکیەی لە کورد و لە کوردستانیان کرا بای ئەوە نەبوو کە ئێمە خەبەرمان بێتەوە بەداخەوە تا ئێستا خەبەرمان نەبووتەوە تا ئێستا ئێمە من بە ناڕەحەتی وەیڵێم ئێمە پشتمان لە خەڵکی ئەو ناوچانەش کردووە زانی ئەوەی کە لەوێن مرۆڤی ئازا و تێکۆشەری کوردستانن ئێمە بە جۆرێک قەدەری خەڵکی ئەو ناوچانەمان تەسلیمی نەیار و دوژمن کردووە هەر جارێک کە بیانەوێت چۆن لە ناو گێژاوی و مەترسی و ناهەمواریدا ڕۆژەکانی خۆیان بەسەرە بن دەبوو ئێمە بەڕاستی نیارەکانیشمان ینی سوود لەو کلێن و درزانە وەرنەگرێ هیچ هێزێکی سیاسی بە تەنیا مەبەستم کوردستانیە قازانج ناکە خاوەن یەک ڕوانگا بێ و ئەجندەی تایبەتی هەبێ بۆ ناوچانە دەبێ مەلەفی ئەو ناوچانە دەبێ مەلەفی ئەو ناوچانە لە دەستی هێز و لایەنە سیاسەکان دەربکرێ و دامەزراوە فەرمیەکانی ئەم وڵاتە کار لەسەر ئەوە بکەن و ئەو ئەجندەیە بەڕێوە بنکە بە قازانجی خەڵکی ئەو ناوچانە و کوردستان بشکێتەوە. سپاس دەکەم کاکایۆس بێگومان دێمە وڵاتان کاک حەسەن سوپاسی ئامادەبوون تەکەین دیارە کاکاوێس ئاماژەی بە کۆمەڵێک خاڵدا وتێ لە دوای 2023 تا 16 ئۆکتۆبەر ئێمە هەڵی زۆرمان کردو و لە وەڵامی پرسیارێک شکایە ئەمە بۆ خەبەرمان نابێتەوە هیچ مەرگە ساتی خەبەرمان ناکاتەوە وتی نەگەر خەبەرمان نابێتەوە بەڵکو ئێستا و ناوچانەش لەبیر کراون ئەمە بەرەو کوێمانە بە هەست ناکەی ئەمە واکای ئەمە شتی دیکەش لە دەست بدەین. زۆر سپاس بۆ دەرفەتەوە سڵاو بۆ میوانە بە ڕێزەکەتان و بۆ بینەرانی عزیزی کەناڵەکەتان لە ڕاستیدا ئێمە مێژوو و ئەزمموی دەیان ساڵی سیاسەتی کوردی یان حرەکەی کوردی پێمان دەڵێ هەر کاتێک کورد یەکگرتوو بێت توانوێتی دەستکەوت بەدەستبێنێ و هەر کاتێک پەرتەوازە بێت و خەریکی ململانەی حیزبی وەکو ئێستا بێ هەمیشە زیانی کردووە و دیارە ئەگەر وەکو پانۆرامەیەک بچینێ خوارەوە بە لاپەڕەکانی مێژووە زۆر حەقیقەتمان بەردەست دەکەوێت و خاڵێکەیە کە بەداخەوە بۆتە کللتور و چەسپاوە لە ناو زۆربەی هێزە سیاسیەکانە و لای سیاسیەکانی کورد ئەوش ئەوەیە پەند وەرنەگرتنە لە ڕابردوو. ئێستا دیقەت بدەین دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دەبینین لە ڕاستیدا و ناوچەیە داگیر کراوە کاتێک ئەڵەی داگیر کراوە هەندێک پێی قەڵسە بن بۆ کاتێک داگیر من بە بەڵگای سەلمێنین داگیر کراوە تۆ هێز لێوە دەگیرێتەوە شکۆ دەشکێندرێ دەسڵاتت لێ دەسێندرێتەوە شارەکە دەکرێتە ئەسکەرتارێت بەس ئەمڕۆ لە بەرەبەیانەوە تاکو و نزیجی نیوەڕۆ گەڕەکانی شۆرجا گەڕەکی پەنجعەلی هەموو ئەم گەڕەکانە دووچاری مداهەمە و هێزێکی زۆر وەری پۆلیسی اتحادی و دژە تیرۆری عێراقی تەفتیش و گەڕان وەکەوەی بە دوای داعشا بگەڕێن و هەروەها لە دوا بڕیارە کە بە پێی زانیاریەکانی من ئەمڕۆ سەروی 2500 گرێ بەست بۆ عارب نوێ کراوەتەوە کە بە پێی زانیاریەکانی من ڕژێمی بەعس بە 10 ساڵیش نەی دەتوانانی ئەوەندە گرێ بەستە دروستکە بۆ عەرەب و بیکا لە پرۆسەی بە عەرەبکردنا ئێستا ئەوان بە یەک بڕیارێک تەنها بە یەک بڕیارێک سەروی 2500 گرێ بەستیان بۆ عەرب نوێ کردێتەوە زانیاریە تەواو سەر 2500 گرێ بەس بۆ عەرەبەکان نوێ کراونەتەوە بۆ ئەوەی لەژێر دەستی کورد بێن بە دیاریکراوی لەکوێ کراونەوە شوێنانی کە تەبعاً ناوچەکانی یاچیە گوندە کوردنشینەکانی دەوروبەری کەرکووکە لەیلان و قەرەحەسەن و ناوچانەیە سنووری قەزای داقووقە و بە پێی زانیاریەکان من نێزگەی 2000 لەو گرێبەستانە هی کوردن ئەوەکانی تر کە هی تورکمانە ئەمە لەلایەک لەلایەکی تر تۆ ئەگەر دیقەت بدەیت ئێستاکە کورد زۆربەی بارەگا
حزبیەکانی کورد لەژێر دەستی حەشدەیان لە شێر دەستی هێزە عێراقیەکانە تا ئێستاکە ئەو بۆنانەی کە بۆنەی کورد بە ئازادی ناتوانێت ممارەسەی بکە تا ئێستا ئاڵای کوردستان قەدەغەیە بەڵام ئاڵای عێراقی و ئاڵای جەبهەی تورکمانی و ئاڵای تورکیا زۆر بە ئاسانی لەو شارە ڕای دەوەشێن و کەس ڕێگەیان لێ ناگرێت و بە هەر کوچە و کۆڵانێکە دەڕۆی سەربازی عێراقی پۆلیسی عێراقی دەبینی ئایا ئەمە شێوەیەشی حەقیقی نییە لە داگیرکاری ئەمە کاک حەسەن بۆی کامێراکەش بیبینێ ئەمە وێنەی پێشمەرگەیەکە خۆی و هاوڕێیەکی لە بازگەیەکی خورماتوو بەس لەبەرەوەی هەویەکان پێشمەرگەن پێشمەرگی کوردستان هەویەکانیان ئاڵای کوردستانی لەسەر بۆ وایان لێکرا ئەوە مشتێکە لە خەر یعنی ئەمە مشتێکە لە خەرمانێک پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە سەرکردایەتی سیاسی کورد بەرامبەر ئەمانە بۆ بێدەنگە بەرامبەر بەو هەموو پێشێلکاریانەی بەو هەموو داگیرکاریانەی کە ئەکرێ بۆ هەنگاوێکی فعلی نانرێت وەکو کاکاوێستی جگە لە کڕوزانەوە و پاڕانەوە دەزانی ینی کێشەی ئێمە کێشەی سەرکردەکانی کورد وەکو سەرەتا ئاماژەن پێی کرد وەرنەگرتنی عیبرەتە لەوەی کە بەسەرمان هاتووە یعنی 16 ئۆکتۆبەر کارەساتێکی گەورەیە لە مێژووی ئێمە لە ساڵ 50 خاچی نیشتمانی ئێمە بە تۆپزی لە ڕێگای لولەی تفەنگەوە داگیر کراوە لە بری ئەوەی هەموو هێزە کوردیەکان دابنیشن و بیر لە پرۆژە و استراتیژیە بکەنەوە بۆ بەگژاچوونەوەی ئەو واقعە تا ئێستاش میدیای هێزە سیاسیەکان بە کەناڵەکانەوە بە میدیای سێبەرەوە تەنها خەریشی یەکتر ناشرینکردن و یەکتر نابودکردن و شەتاڵواسین بۆ یەکتری و ململانەی حیزبی و کەسین بۆیە تا ئێستاکە نە لە بەغدا نە لە دەرەوە نە لە ئاستی کوردستانە چەند کۆبوونەوەیەکی هاوبەش نەکراوە بۆ ڕێگرتن لەو پرۆسە ترسناکەی کە لە ئێستادا لە خورماتوو و کەرکووک و شنگال و مەخمور و دبست و جەلەولا بەردەوامە بۆ سڕینەوەی بوونی کورد زانیی کاکی یادگار ینی ئێمە هەمومان ئاگامان هەیە کە سیاستەکانی ڕژێمی بەعس چۆن بوو یعنی ڕاستە سیاستەکانی ڕژێمی بەعس کاریگەر بوون بەڵام بەخاوی کاریە کرد ئەم سیاسەتی ئێستا لەو ناوچانە پەیڕەوەکێ سیاسەتێکی هەمە چەشنی خێرایە یعنی ئەوەی سەدام بە 10 ساڵ دەیکا ئەمان هەوڵەدەن لە ماوەی ساڵێکە لە ماوەی مانجێکە دوو مانگە دێمەولات بۆ یە گفتوگۆیە بەردەوام بکەین کاک کاوێسەر سەبارەت بە دۆخی کەرکووک یعنی ئەوەی ئێستا لە کەرکووک دۆخی هاوڵاتیان مەبەستمەوەی وێنەیەک بۆ بینەری کورد بگوێزیتەوە ینی لە ناوەوەی کوردستان و لە دەرەوەی کوردستانیش ئێستا دۆخی کەرکووک چۆنە ئایا پێشێلکاریەکان ئەوەی بە ئێوە ئاگاتەوە وەکو ڕۆژنامەنووس وەکو کەرکووکیەک هەر بەردەوامە و ئایا دیسانەوە ئەیڵێمەوە پێت وایە پارتە سیاسیەکان بیرێکیان لەوە کردبێتەوە کە دۆخەکە ئاسایی بکەنەوە پێم وانە پارتە سیاسیەکان بیریان کرد بێتەوە نەکاریشان بە ئاراستەیەوە کردبێ و دۆخە ئاسایی بکەنەوە ئەو دۆخە ڕاستەڕێ بکەن ئەو پێشێلکاریانە بەردەوامن و من هیچ کاتێ گلەیم نییە تەمان لەوەی کە ئەو دۆخە هەیە ئەوەی کە هەیە جارێک کورد دەبێ دەست لە زمانی کروزانەوە هەڵگرێ یعنی ئەگەر بەڕێزەوەی لەم کورد ئەگەر ئەوەی تیا ئەنی بەداخە ئەو غیرەتیان تیا کوشتنەوە و کە ینی سەربازێک لە بەسڕە و عیمارەوە هاتووە دۆخی ژیانی خۆی لە شارەکەی خۆی ئەمەدە خراپە بێت لە کەرکووک بێت لە کەرکووک و ئەو ناوچانە بە ئیسراحەت بخەوێ ئازادانە تعدا لە خەڵک بکە فشار دروستکە زەوی و موڵکی ماڵی خەڵکدا گیرکە دەی وەڵڵاهی من گلەی لەو ناکەم گلەی لە کوردەکەم و لەو هێزە سیاسیانەکەم یعنی هێزانی تۆ وەرە منتقی شوان و ئەو ناوچانە هەرە ئەو هێزانەی کە هاتوونەتە ئەوێ منتقەیەکی ئێزگار فراوان ینی زۆر بە ئاسانی کورد دەتوانێت خۆی کۆکاتەوە و کەرکووک ئەگەر بە حیوار بێ یان بەهێز بێ بە ئاسانی خەڵکی کەرکووک ڕزگار بکەین ئێمە دێن دەکروزین و بێەوە هیچ بەرنمەیەکمانە بێ هیچ پرۆگرامێکمانە بێ استراتیجێک باشە کاکاوێز ینی ماوەیە قسە لەسەرەوە کرا من بەرپرسی پارتیم لەم بەرنامەیە میوانداری کردووە بەرپرسی یەکێتیم لەم بەرنامەیە میوانداری کردووە بەرپرسی لایەنەکانی تر بەڵام بە دیاریکراوی ینی باس لەوە ئەکرا کە پەنا ببرێتە بەر یعنی خۆپیشاندان پەنا ببرێتە بەر کردە و چالاکی مەدەنی لە ناو کەرکووک یعنی بۆ نمونە تۆ بینی لە بەسرا لە نەجەف
لە موسەنا لە میسان لە زۆر شوێنی دیکەی عێراق بۆ نمونە لە کەربەلا ئەبینی بەردەوام خۆپیشاندان هەیە. ئەگەر دەستیشی لە پشتەوە بێت کە ئێستا قسە لەسەرەوە شەکەین، ئەگەر کارتی وڵاتێکی دراوسێش بێ ڕایکێشا بێ، بەڵام خۆ بۆ نمونە عەبادیەتە سەرخەت و دنیایەک بڕیار دەربکا بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان. لە کەرکووک بۆ ئەمە ناکرێت؟ ڕێگا زۆرە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەو دۆخە لە کەرکووک ڕاستکەینەوە. جارێ زانی پێشەوەی قسە لەسەرەوە بکەین ئێمە لە کەرکووک چی بکەین، ئێمە ئەبێ بە تایبەتی کەرکووکیەکان ئەبێ ئەم تێگەیشتنە هەڵەیە ڕاست بکەنەوە بۆ هێز و لایەنە سیاسیەکان کە لە هەولێر و سلێمانی و بڕیار لەسەر مەسلەی کەرکووکە دێت. تێگەیشتنی هەڵەی قیادەی سیاسی ئێمە بۆ مەسلەی کەرکووک و ئەو ناوچانە تێگەیشتنێکی کوشندە بووە بە درێژایی 15 ساڵی ڕابردوو. ئەو واقعی کە لە کەرکووک و ئەو ناوچانە هەیە ئەزانی ناکرێتۆ لێرەوە بێ شەنوکەوی بکەیت و بڕیاری لەسەر بدەیت. من لە معاناتی خەڵکی کەرکووک و خورمات و ئەو ناوچانە تێگەم. ئەو معاناتێکە بەڕاستی جارێ بۆ خۆمان ئێمە کاری گەورەمان لەسەر شکاندنی شکۆ و هەیبەتی خەڵکی کەرکووک کردو، کوردی کەرکووک بە تایبەتی. یعنی ناکۆکیەکانی ئێمە کاریگەری هەوە لەسەر ئەوەی کە سەریشیان لێ بشێوێنین. من لە ئازایەتی خەڵکی ئەو ناوچانە زۆر دڵنیام، بەزانی هیچ کاتێک ڕێبەوە نادندا گیرکار لە بەسڕە و لە ئەمارە ئەو شارانەوە بێ لەوێ چۆنی بێ حکمی کەرکووک بکە، زەوی و مڵک و ماڵی خەڵکی کەرکووکدا گیر بکە. چاوەڕێی ئەوەکەن کە لە هەرێمەوە پشتیوانی ئەو ئاراستەیە بکرێ، ئەگەر بە خۆپیشاندان بێ، بە فشاری مەدەنی بێ، بە هێزی چەک بێ، خەڵکی کەرکووک کە ڕاپەڕی ڕائەپەڕێ زۆر ئاسانیشە ئەو دۆخە لە ڕووی ئەسکەریەوە ئەو تێبینەیە کە هەبێ. بۆیە ئێمە گرفتمان لەو تێگەیشتنەیە لێرە. ئەو تێگەیشتنە تێگەیشتنێکی حزبی خراپە، تێگەیشتنێکە تعبیر لە خواستی خەڵکی کەرکووک ناکات و دەبێت ئەمە ڕاستکەینەوە و لە چوارچێوەی ئەجندەیەک هەموو زەی خەڵکی کەرکووک هەمین زۆر بە کورتی پێم بڵێ چۆن ڕاستەکرێتەوە کاکاوێت کە ئاسانترین ڕێگاوەیە کە ئێمە بە نەفەسی حزبی سەری ئەو ناوچانە نەکەین بەڕاستی. قەزەیەکی قەومیە کەرکووک ئەمە ممکنە؟ زەرەرەکەین هەموو لایەنە هێز و لایەنە سیاسەکان زەرەرەکات جگەل لەوەی کە ئێمە دین یەکتری تۆمەتبارەکەین، جگەل لەوەی کە زمانی کروزانەوە لە مەسلەی کەرکووک و ئەو ناوچانە بەکاردێنین هیچی تر ناکەین و دەرئەنجام دوژمن و ناری ئێمە ئەجندەی خۆی لەو ناوچانە بەرەو پێشە بە وای لێ دێ ئەزانی ئێستا کە هەر بۆ معلوماتە تعریب بوو ئەو جۆرە هەڵسوکۆتی کە حکوومەتی عێراق گرتوێتە بەر هیچ کاریگەری نییە. ئەوەی جێی مەترسیە لە کەرکووک و خورمات و ئەو ناوچانە پرۆسەی خوێندنی کوردیە. ئەم پرۆسەیە ئەگەر شکست بێنێ کۆتایی بە مەسلەی کورد و ناسنامە و هەوێی کوردستانی بوونی ئەو ناوچانە دێ. فەرهەنگێکی تر زاڵە بێ کە ئێمە لە 15 ساڵی ڕابردوو هەوڵێکی ئێجگار گەورە درا تا مەسلەی کوردایەتی کورد و زمانی کوردی لەو ناوچانە زندووکەینەوە لەژێر کاریگەری تعریبی باس و حکومەتەکانی پێشتریش دەربازی. زۆر سپاس دەکەم ئێستا خوێندنی کوردی لە مەترسیدا گەورەترین مەترسیە. بەڵێ هیوادارین بەرپرسەکان ئەگەر سەیری تەلەڤیزیۆن و بەرنامە و شتی وا بکەن ئەمە هەمووی مەترسیە و ئەخرێتە ڕوو بەدەمیەوە بچن. سوپاس دەکەم کاکایاز دێمە وڵات. کاک حەسەن یعنی ئەکرێت هەر ناوچەیەکی عێراق ویستی کۆمەڵێک مافی سەرەتایی بۆ دابین بکرێ، کۆمەڵێک داواکاری هەیە بۆی دابین بکرێ خۆپیشاندان بکات و لەوێ چەو قسەیەک ینی ڕای خۆت لەسەر خۆپیشاندانەکانی عێراق دەربڕی سەبارەت بەوەی خۆڕستکە خۆڕست نییە لایەنی لە پشتەوەیە بە مەبەست کۆمەڵێک کارەکرێ. بەڵێ دیارە ئەوەی ئەو بابەتی خۆپیشاندانەکان کە سەرەتا لە بەسرە و دواتر گوازراوەتەوە بۆ سەما و نەجەف و کەربەلا و دوجار بەغداد و پارێزگاکانی تر لە ڕاستیدا ئەو کەسانەی کە سەردانی ئەو ناوچانەیان کردووە لە دوای پرۆسەی ئازادیوە لە ڕووی خزمەتگوزاریەوە ئەو ناوچانە تەواو کاول و وێرانە بە هەردوو شاری نەجەف و کەربەلاوە کە دوو پێگەی ئاینی گرنگە و خۆی داهاتی هەیە. بڵێ ئەمە ئەمە لایەنێکی تری ئەوەیە لە ڕاستیە ئەو شێوە ئەو فۆرمە لە حکومڕانی ئاینی شیعەگەرا کە لەوەیە محکوم بووە بە شکست لە ڕووی ئەمنیەوە، لە ڕووی گەشەکردنی ئابووری و بنیادنانەوە، لە ڕووی خۆشگوزەرانی و دابینکردنی خزمەتگوزاریەوە. بۆیە هەندێک بەهەڵە لە جەوهری خۆپیشاندانەکان
تێدەگەن وا دەزان تەنها ئەو خۆپیشاندانانە بۆ دابینکردنی ئاو کارەبایە بەڵام ئەگەر زۆر باش دیقەتی دروشم و پەیامی خۆپیشاندەران بدەین لە هەموو شارەکان هەوڵێکی جددی عێراقیەکانە و بە تایبەتی عەرەبی شیعەیە لە خواروی عێراقا لانی کەم لەونەوە پارێزگایە بۆ ئەوەی کە سیستەمی حکومڕانی بگۆڕدرێ و ئەگەر هەرەمە شەوای کردو کۆمەڵێک بارەگای حزبی شیعە بە ئامان بەڵێ ینی ئەمە داواکردن بۆ خزمەتگوزاری چوونە بەردەم پارێزگایە یان ئەنجومەنی پارێزگایە یان دامودەستگایەکی حکومیە لە ڕێگای پەیام و کۆمەڵی ڕەتەچەیەک لە داواکاریەوە داوای خزمەتگوزار بەڵام پەلاماردانی بارەگا حزبیە ئاینیەکان خۆیستاکە هەندێک ئەحزاب و ڕێکخراوی مەدەنی هەن و هیچ سونەکانن کەس پەلاماری نادا بە دیاریکراوی و سوتاندنی وێنەی کەسایەتی گرنگەکانی شیعە بە تایبەتی ئەوانەی ئێران خودی سوتاندنی وێنەی خومینی و چەندین کارکتەری گرنگ لە ناو فەزای شیعە و ئەو دروشمانی کە باز لە گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی ئاینی و بۆ حکومڕانیشی دیموکراسی مەدەنی و هەروەها نەمانی هەیمەنە و هەژمونی میلیشیا و دەسڵاتی ئاینی کە بەداخەوە هیچی پێ نەبەخشیون لە ناخۆشی زیاتر ئەمە بەڕاستی جگەلەوەی پەیامێک هەوڵێک بێ بۆ خۆشگوزەرانی پەیامێکە بۆ گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی و سیستەمی سیاسی بە تایبەتی لەو ناوچانە. باشە کاک حەسەن گەر زۆر بە کورتی پێم بڵێ ئەکرێت ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ینی بە خوورمات و بە کەرک و بە هەموو ناوچەکانی دیکە سوود لەم شەپۆلی خۆپیشاندانە وەربگرن و دۆخی ناوچەکانی خۆیان ئاسایی بکەنەوە. لە ڕاستیدا من بۆچوونی خۆم دەڵێم دەبوایە کورد و بە بەرنمەیەکی هەمەلایەن و بە پشتگیری هێزە کوردیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کورد لەو ناوچانە خۆپیشاندانی بکردبایە بۆ جێڕانەوەی هاوسەنجی و بۆ دروستکردنی ئەو هاوسەنجیە و بۆ جێڕانەوەی مافی کورد و بۆ نێڵانی ئەو ئەسکەرتاریەتی کە لەو ناوچانە بە تۆپزی سەپێنراوە بەسەر خەڵکی ئەوەیە بەڵام لە ئێستادا ئەگەر کورد داخلی ئەو جۆرە خۆپیشاندانانە بێ لەو ناوچانە بەڕاستی جۆرێک لە مەترسی هەیە هەم هەڕەشەکانی داعش و هەم هەڕەشەکانی شۆفێنیە تورکمان و عەرەبیەکان ڕەنگە دۆخێک دروستکە لە بری ئەوەی خۆپیشاندانێک بێت بۆ قازانج و وەرگرتنەوەی ماف لەوێ کێشەی نەتەوەیی تایفی لێ بکەوێتەوە بۆیە کورد ئەبێ بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەو خۆپیشاندانانە بکات بە تایبەتی من مەبەستم ناوچەکانی تری کوردستانی مەبەستم ناوچە دابڕێنراوە داگیر کراوەکان. بەڵێ سوپاس دەکەم کاک حەسەن. کاک کاوێز یعنی لە ئێستادا پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بە ئاشکرا باشترە لە جاران. دانیشتن و کۆبوونەوەی دەوری و ینی لێدوانیان بۆ دەستگاکانی ڕاگەیاندن وا پیشانەدا کە ئەم دوو پارتە سیاسیە بە شێوەیەک لە شێوەکان ڕێکەوتنێکی زمنی لە نێوانیان هەبێت لەسەر زۆر پرس. یعنی پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە لێک نزیکبوونەوەی یەکێتی و پارتی چاوەڕێ ئەوەی لێ ئەکرێت کە دۆخی کەرکووک و ناوچەکانی دیکەی لێ بکەوێتەوە مەبەستم ئاساییکردنەوەی دۆخیان بەدڵنیاییەوە گرفتی ئێستا کە گرفتی کەرکووک بەشێکی پارتیوی یەکێتی ئەو ناکۆکی کە هەیە لە نێوان ئەم دوو هێزە تحملی مەسئولیەتەکەکەن نەوخۆ زانی مەسلەی کەرکووک بە تایبەتی ئیداری کەرکووک لەوانەیە خوورمات و یان مەنەلی یان شوێنەکانی تر جیاوازی زۆر بێ ئێمە کەفاەیەکی گەورەی بەشەریمان لە ناو کەرکووکەیە جارێ ئەگەر ئێمە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە ئێستاکە لە هەولێر ئاوارە بوونە بە زووی کۆبنەوەیان بکرد بایە ئیدارەیەکی تازایان بە هەر نەوەیەک لە کەرکووک حزوریان هەبوایە دۆخی کەرکووک بە جۆرێکی ترێ بوو ئێمە ئەو ناکۆکیە حزبیە وای کرد کە ئاو بکەینە ناو ئاشی دوژمن ئەوە بکەین کە دوژمنەوێ بەڕاستی بۆیە ئەگەر پارتیویکێتی چەند لێک نیزیک ببنەوە مەسلەی کەرکووک مەسلەی ئەو ناوچانە بەرەو باشترە چن ئەو ئاجندەی دوژمن لەوێ زۆر زیاتر کاڵترە بنەوە وزەی کوردی لەو ناوچانە بە قووەتەوە دەرەکەوێ کە ئێستا کە سوودیان لەو ناکۆکیانەوە کاوێز
بەڵێ زۆر سپاس دەکەم کاتم تەواو بوو کۆتا پرسیارم بۆ کاک حەسەن یەکێتی و پارتی و پارتە سیاسیەکانی دیکەش چۆن ئەتوانن بەرەو ڕووی یەکتر بچن و لەم دۆخەی کە ئەوترێت یعنی هێشتا مەترسی وەڕەشەکان لەسەر تەواوی باشووری کوردستان بە کەرکووک و خورمات و ناوچەکانی دیکەشەوە بەردەوامە تێیپەڕێنن کاتێک دەتوانن ئەمە لە ئێستا و لە ئایندەیە کاتێک دەتوانێت و قۆناغا تێپەڕێنن ئەگەر سەرکردە سیاسەکان هێزە سیاسەکان بە دەسڵات و بە ئۆپۆسیۆنەوە بڕیاریاندا بەرژەوەندی نەتەوەی کورد بەرژەوەندی ئەو ناوچانە بخەنە پێش بەرژەوەندیە کەسی و حیزبیەکان بە دڵنیاییەوە کورد دەتوانێت دەستکەوت بەدەست بێنێ ئەبێ لایەنەکان بەرەو ڕووی یەکتر بچنیان چاڕێ بکەن ئەم بێت بۆ لایەوە و بێت بۆ لای ئەم هەتا بەرەو ڕووی یەک نەچێن کورد و کوردستان محکومە بە پاشەکشە بە زیان بە قوربانیدان بە نەگەیشتن بە ئامانجەکانمان هیچ دەرەتانێکتر نییە جگە لە یەکڕیزی و یەکدەنجی بەڵام بەدەست بەرداربوون لە بەرژەوەندە حیزبی و کەسێکە کاک حەسەن بارام نووسەر و چاودێری سیاسی لە ئەستۆدیۆی سلێمانی زۆر سپاسان دەکەم کاک کاوێز مەلا پەروێز ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی لە ئەستۆدیۆی ناوەندەوە لە هەولێر سپاس بۆ ئێوەش ماندوو نەبوو بەڵێ بینەرانی عەزیز سپاس بۆ تەواوی هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر تا باسی ڕۆژێکی دیکەیەوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش